سڵاوتان لەبێ عزیزان، من ڕێبێنم خۆشحاڵم لە بەرنمەیەکی تری ساڕێژدا لەگەڵ ئێوەی خۆشەویستدا بەردەوام دەبم. ئەم بەرنمەیە تایبەتە بە خانمان. ئەگەر تۆ یەکێکی لەو خانمانەی کە بەردەوام قژت هەڵەوەرێ، یاخود زیبکە لە دەم و چاوت دێ مووی جەستت زیاد بووە، بێهێزی بێتاقەتی، ئەمانە هەمیشە پزیشکەکان ئەم نیشانانە ئەگەڕێنەوە بۆ هۆکارێکی دیاریکراو کە ئەوش پێوتێ کیسی سەر هێلکەدان. ئەمڕۆ لەم بەرنمەیە باسی کیسی هێلکەدانەکەین، باسی نیشانەکانێکەین، باسی هۆکاری دروستبوونیەکەین و باسی چارەسەرەکان شەکەین. بە خۆشحاڵەوە ئەمڕۆکە میوانێکی ئازیز لێرە میوانە دکتۆرە ساز عەبدوڵەتیف کە بەڕێزیان پزیشکی پسپۆڕی نەخۆشیەکانی ژنان و منداڵبوونن. ئەمڕۆ لێرە ئامادەیە وەڵامی پرسیارەکانمانەداتەوە بە ئێواڵەیە کە چی بکەن بۆی تووشی کیسی هێلکەدان نەبن، تووشی و چۆن خۆتان بپارێزن و چارەسەرەکانش چین. دکتۆرە بەخێر بیت. باشی؟ سپاس بۆ تۆ، سپاس بۆ سپاس بۆ تۆ. دکتۆرە پێم بڵێ ئەم نەخۆشیە زۆرە ئێستا لە ناو خەڵکی؟ بەڵێ بەداخەوە ئێستا پێوترێ the most common، یعنی زۆر باوە ئێستانان ئەو نەخۆشیە لە بینی ئافرەتان بە ڕێژەی 7 بۆ 8 ئافرەت. باشە دکتۆرە ئەم نەخۆشی کیسی هێلکەدان چییە؟ و من هەندێک جار خوێنمەوە لە هەندێشم بەڕاستی بەر لە بەرنامەکە ئەڵێ فرە کیسی هێلکەدان یاخود ینی کیسەکان زۆرن تەنها کیسێک نییە. ئەوەی ئەمڕۆ ئێمە باسیەکەین پێوترێ فرە کیسەیی. ئەوە زۆر جیازە کاک ڕێبینجان لەسەر کیسی هێلکەدان. بابەتی کیسی هێلکەدان ئەمە هێلکەدانە کیسێک دروستە بێ لەسەری بەس ئەگەر هاوڕانمان وێنێکی بێنە سەر شاشە باسی ئەو بەڵام فرە کیسەی نەخێر، فرە کیسەی ئەمە هێلکەدانە. بەڵێ ئەمیان کیسی هێلکەدانە، یعنی هێلکەدانەکە یەک کیسی گەورە دروستەکە، ئەوە کیسە. ئەوە نییەکەوەی ئێمە ئەمڕۆ باسیەکەین، ئەمەیەکەوەی ئێمە ئەمڕۆ باسیەکەین بەو شێوەیە ئەو کیسانە دروستە بێ. نەخێر ئەمەیانە ئەو ڕسمی پێشوش نییە، ئەمە طبیعیە، ئەوە پێوترێ نۆرمال ئۆڤەری، بەڵام ئەوەی تر غیر طبیعی ئەمەش نییە، ئەمە پێوترێ ئەندۆمەتریۆسیس. ئەمەش کیسی هێلکەدان خۆی نییە. فرە کیسەیەکە هێلکەدانە، کیسەی وردورد لەسەری دروستە بێ، یەک دانە نییە، زیاتر لە 10 دانە حیسابە. من هەموو جار بە نەخۆشەڵێم وەکو تەبەدۆر یاخود فلین لەسەر هێلکەدانت دروستە بێ. اینجا ئەم کیسە ئەمەیانە بەڵێ کە دروست بوو ئیشی ئەو هێلکەدانە تێکەدا. بە دوا ڕۆژ هەموو جەستە کاریگەریەکان لەسەر هەموو جەستە دەرەکەوێت. زۆر باشە. دکتۆرەگە پێم بڵێ هۆکاری دروستبوونی ئەم وردە کیسانە چییە؟ بەڵێ بینراکەوە زیاتری فامیلیە، یعنی جنتیکە، یعنی لە مەسەلەن بینرا ئەوەی کە دایکی هەی بووە کچەکەش ئەی بێ، یاخود مەسەلەن خوشکێکەیەتی خوشکەکەی تریش هەیەی. لەگەڵ ئەوەشە لایف ستایل یاخود جۆری ژیان، ئەوانەی کە زیاتر تەندروست نین لە جۆری ژیانیانە، یاخود خواردنێکی قورس یاخود ماشەڵڵا کێشیان زۆرە، ئەوانە زیاتر تووشی ئەم نەوعا بن. فکەواتە دووشت هەیە، حتى لە بعضی ئەبحاسێکا دەرکەوت کەوا ئەبێتە دۆمیننت. دۆمیننت یعنی چی؟ یعنی ئەگەر دایک هەی بوو 150 لەم عفو 100 لە کچەکەش دەرەکەوێت. ئەبحاسێک ئێستا خەریکە ئەوا دەریەخەن کەوا واشە، بەڵام زیاتری ئێستا وا باوە بە بۆنەی ئەنهێڵثی لایف ستایل، ژیانی ناتەندروست، یعنی مەسەلەن حرەکەیان کەمە، جوڵەیان کەمە، خواردنیان زۆرە، ئەوانە زیاتر معڕەزە بن بۆ ئەوەی قەڵەو بن یاخود کێشیان زیاد بێ. بەو مۆزوعە کیسی هێلکەدانیش دروست دەبێتەوە. دکتۆرە تۆ دایکێک کە فرە کیسی هێلکەدانی هەیە، باشە ئەمە چارەسەر بوو، کاتێک کە چارەسەر بوو نەما دووبارە کاریگەری بێ لەسەر نەوەکانی لەسەر مناڵەکانی؟ کاکڕێبینگیان بەداخەوە بڵێم چارەسەربوونی نییە، یعنی نییە تۆ بگەڕی بڵێ من ئەم فرە کیسەیە لابم، بەڵام ئەتوانی تەسیرەکانی کەمەوەکەین یاخود نیشانەکانی کەمەوەکەین، چونکە کە خۆی دروست بوو لەسەر هەموو شوێنێکی جستەمان کاریگەرێکی. ئەگەر مەسەلەن سووری مانگانەی تێکدا ئێمە لەسەر ئەوەیە ئیشەکەین، ئەگەر زبکە یاخود پرچ هەڵوەرین یاخود قەڵەوی یاخود نەزۆکی ئەچین لەسەر ئەوانە ئیشەکەین، بەڵام بمانەوێت نەمێنێ شتی وانە. کەواتە دکتۆرە تۆ ئامۆژگاری ئەو دایکاناکەی کە فرە کیسی هێلکەدانیانەیە کە نەوەکانیان بۆ نەکچەکانیان بێ بۆ بکەن. بەڵێ متابعە بکەن، بزانن کەوا ئەمە معڕەزن کەوا کچەکانیش تووشیان بێ و دایم ئەگەری هەیە من ناڵین 100 هەرچەند ئەبحاسێک هەیە بەعزێکی واڵێ، بەڵام ئێستا هەتا ئێستا ئیزبات نەکراوە دۆمیننت بێ کەواتە 100، بەڵام ئەگەری زۆرترە کە دایکە کە فرە کیسەیی هەبوو ئینەهۆ مناڵەکەش یاخودنەوەی کچەکانی تووشی فرە کیسەیی. باشە دکتۆرە پێم بڵێ ئێستا ئەم فرە کیسی هێلکەدانە کاریگەری چییە لەسەر سۆڕی مانگانە لە خانماندا؟ نەکەر سۆری مانگانە کاک ڕێبینجان، یعنی ئەمە خۆی کە فرە کیسەی دروست بوو دووسێ هۆرمۆن زیە ئەکا لە جسم، هەمان وەخت دووسێ هۆرمۆن کەمە بێتەوە. ئەوانەی کە زیە ئەکەن LH و FSH و ئەندرۆجینن،
ئەوانە مشکلەی سووری مانگانە دروست دەکەن کێشە یان کەمە بێتەوە کە ئەماڵێن کەمی سووری مانگانە یعنی لە ساڵێکە لە باتیەوەی 12 سوور مانگانە ببینێ 8 کەمتر ئەبینێ ئەوە کەواتە کەمەوە بووە یاخود لە مانگانە یعنی 3 مانگ بەسەر یەکە سووری مانگانە نابینێ ئەویش پێوترێ ئۆلیگۆ یاخود ئەمینۆریە یعنی هەر نایبێ ئەو کاتە پێوترێت تێکچوونی سووری مانگانە ئێستا لەم تازێ بینیان کەواتە حتى ئەوانەی کە فیرەکیسەیان هەیە اینجا مەسەلەن نەزیفە بن دوایەوە ئەویش بە بۆنەی ئەستوربوونی دیواری ڕەحم اینجا دوای ئەوە تووشی نەزیفێ بن کەواتە هەر گۆڕانکاریەک لە سووری مانگانە نیشانەیەکە بۆ ئەوەی بڕۆی بزانی چییە سەبەبەکەی هۆکارەکەی چییە فرەکیسەیە کیسەی خۆیەتی دەرمانێکە ئەی خۆی ئەمە پێوترێ ڕێت ساین یعنی ئەبێ علامەتێکە بڕۆ متابعی بکەی ئێستا خانمێک دکتۆرە بۆ نمونە 2 مانگ لەسەر یەک تووشی سووری مانگانە نابێت باش ئەوە توانی پێی بڵێ کە فرەکیسی هێلکەدانی هەیە ئێمە ئێستا نەخێر خۆی با بڵێن تەشخیصی فرەکیسەیی 2 لە 3 یعنی 3 نیشانە هەیە تۆ دوانیت هەبوو یعنی معڕەزی ئەو دایگنۆز دەکرێت تەشخیصەکرێت کە فرەکیسەیە زۆر باشە دکتۆر پێم بڵێم بە شێوەیەکی گشتی ئەم فرەکیسی هێلکەدانە لەسەر جەستە کاریگەرەکان یەکەم شت وتمان سووری مانگانە دووەم شت کێش زیاکە لەبەرەوەی هۆرمۆنەکان هەمووی لە چاوریەکە کۆبێتەوە ئسترۆجینە بێتە ئسترۆن لە شوێنی چاورەی گیانەفە کێش زیاکە اینجا کەش لەگەڵ ئەوەیە هایپەر ئەندرۆجینزمی پێڵێن پرچ زۆر هەڵەوەرێ لەگەڵ یا پێوترێ یعنی سپێشلی لەم شوێنانی زیاتر پرچ دەکە بێتەوە وەکی پیاوان بەڵێ وەکوی پیاوان چونکە ینی هۆرمۆنی تەستۆستیرۆن زیاکە ئەندرۆجینەکە بۆیە اینجا کە لەوەش زیبکە زیاتر لە کێوە مەسەر لە دەم و چاو یاخود لە سنگی ئافرەت یاخود لە پشتری ئەوانە زیبکە زیادی کرد تەسیرە بێت لە هەمووشتی مهم گرنگتر معڕەزە بن ئەمانە بۆ ئەوەی تووشی جۆری دوی شەکرە بن یاخود پێوترێ مقاومە ئینسۆلین باسی ئەوەکەی دکتۆرە پێم بڵێ پەیوەندی نێوان ئەنسۆلین و فرەکیسی هێلکەدان چییە؟ بۆچی ئەو کەسانی فرەکیسی هێلکەدانیانەیە نابێت زۆر کاربۆهیدراتەکان بخۆن کاربۆهیدراتەکان بە نمونە وەکو شەکرە گەنمە نانە برنجە هەموو ئەوانە کاربۆهیدراتن بەڵێ خۆی یەکێک لە هۆرمۆنانەی کە تێکش کاتی کە فرەکیسەی دروست دەبێ ئینسۆلین هەرچیەک ئەخوا خۆی تەبیعی بەشەر وایە تو هەرچیەک بخۆی ئەبێ ئینسۆلین لە پەنکریاسەوە دەرچێت بەڵام لەم وەختەیە هایپەر ئینسۆلینیمیا ئەبێ بۆ لەبەرەوەی مقاومەی ئینسۆلین لە ئەطراف لە خەلایەکان لە تشوەکان کەمە بێتەوە اینجا مەجبورە بێ ئەو ئینسۆلینە یعنی جەستە ناخوێنێتەوە کەوا شەکرە چۆتە ناوەوە هەر دەست پێکە ئینسۆلین دەرەکە ئینسۆلین دەرەکە پێوترێ هایپەر ئینسۆلینیمیا ئەمە تووشی مقاومەی ئینسۆلینەکە لە دوا ڕۆژ تووشی جۆری 2 نەخۆشی شەکرەکە کاریگەری تریشی زۆرە کۆلسترۆل بەرزە بێتەوە لۆ دەنستی لایپۆپرۆتین یاخود چاوری سیانی ئەوانش هەمووی بەرزە بێتەوە لە هەمان وەختیشە معڕەزە بن دوور بێ بۆ نەخۆشی دڵ یاخود بۆ نەخۆشی زەخت لە دوا ڕۆژیانە باشە دکتۆرە پێم بڵێ ئێستا خانمێک سێری ئێماکە باشە چۆن بزانێت کە تووشی فرەکیسی هێلکەدان بۆ یاخود نیشانەکانی چییە؟ یەکەمین و گرنگترین نیشانە ئەوەیە تێکچوونی سووری مانگان کە بەڵێ دووەم شت مەسەلەن زیبکە یاخود قژ هەڵوەرین بێهێزی و بێتاقەتی خەمۆکی کێش زیاد بوون ئەمانە هەمووی نیشانن بۆ ئەوەی خۆی بچێ مراجعە بکاتەوە بزانێ بۆچی تووشی ئەم نیشانانە بوونە اینجا ئەلەوێوە دەوری دکتۆرەکەیەت کەوا تەشخیصی بکە ئێوە چۆن ئەتوانن تەشخیصی بکەن کە ئەم نەخۆشە فرەکیسی هێلکەدانە بەڵێ پێشتری شوتم عفو 2 لە 3 یەکەمی کە ئەوەی تێکچوونی سووری مانگانەکەی دووەم پێوترێ کلینیکل ئۆر بایۆکیمیکل هۆرمۆنەکان کە ئەگۆڕە یعنی LH زیاکە سێکس هۆرمۆن باینی گلۆبیولین کەمە بێ فری تێستۆستیرۆن زیاکە ئەم هۆرمۆنانە کە فەحسەکان یەکەین عادەتەن ئێمە بە ئافرەتەڵین خاستەن دووەم ڕۆژ سووری مانگانە بیکات و سیرەم و هۆرمۆنی پرۆلاکتینیش لەوانەیە زیاد کا لەم نەخۆشانە ئەمە سێیەم شت ئەوەیە بە سۆنەر فرەکیسیەکان ئەبینرێ کە بە سۆنەر بینرا عادەتەن وەکو بازنەیەەکە یاخود چۆن لولویتیایە ئەوها بە سۆنەر دەرەکەوێت فرەکیسەیەکان لە 10 کیسە زیاتر بچووک یاخود حجمی هێلکەدانەکە خۆی زیاتری کردبێ ئەمانە هەمووی پێوترێ دوانی هەبوو لەم سیانە کەوا خۆی تەشخیصەکرێ وەکو نەخۆشی فرەکیسەی زۆر باشە دکتۆرە پێم بڵێ دکتۆرە ئێستا خانمێک بۆ ئەوی تووشی فرەکیسی هێلکەدان نەبێت چۆن خۆی بپارێزێت ئەو زۆر گرنگە یەکەم شت دەست پێ بکە بە هێڵفی لایف ستایل
یعنی ژیان جۆرێکی ژیانێکی تەندروست من هەموو جار بە نەخۆشەڵێم شیرنی کەمەوەکە کاربۆهایدرات خاستن ئەوانەی کە لە شەکرەوە دروستە نەک شیرنی تەندروست یاخود سروشتی طبیعی بەڵام ئەوانەی کە مەسەرەن لە شەکرەوە دروستە یا ئەوەی کە زۆر کەم ئەجوڵێنەوە یعنی هەموو جارەڵین دەست پێ بکەن بە ریاضەیەکی بەسیط وەرزشێک بکەن لە قاعەیە اشتراک بکەن مەلەوانی ئەمانە تۆ بیکەی هۆرمۆنەکان هەتا تا ڕادەیەک کۆنتترۆڵە بێتەوە و بەڵکو تووشی فرەکیسەی نییە. باشە دکتۆر ئێستا ئەمە بۆ ئەو خۆپاراستن بوو ئەی باشە کەسێک کە فرەکیسی هێلکەدانی هەیە چۆن خۆی بپارێزن؟ یەکەم شت کێشە بێداگرێ ینی هەموو جار ئەلین ئەگەر 100 کیلۆ بێ 5 کیلۆ داگرێ زۆر ئیشەکە وەزعکە ئەگۆر حتا ئەگەر بەس 5 کیلۆ داگرێ ینی 5 لە 100 لەو کێشەی داگرێ زۆر مهمە بۆ ئەوەی سووری مانگانە ڕێک بێتەوە ئەو هۆرمۆنانە کۆنتترۆل بنەوە ئەو نیشانانە من حتا ئەگەر ینی اختیفا نەکە یاخود نەمێنێ بە هەتا حدێک تا ڕادەیەک کەمترە بێتەوە ئەو نیشانان بۆی هەموو جارە لێم هێڵتی لایفستایل بۆ ئەوەی کێشی خۆیان داگرن اینجا شرنی یەک تێبینیەک دکتۆرە تاوان هەر دکتۆرێک من لە بەرنامەی ساڕەژایە نابێتم پرسیاری ئەوم لی کردووە دکتۆرە ڕێنمایەکانی تۆ چییە بۆ ئەو نەخۆشە یەکەم شت باسی ئەوەی کردووە کە دەبێ کێشتان دابەزێنن و قەڵەوی نەهێڵن لە خۆتانە ینی پێم وایە ینی پێویستە ئیتر دەست بەوە بکەین کە هەر کەسێک قەڵەوە وەزنی زیادە ئەو وەزنەی خۆی داگرێت چونکە هەر نەخۆشیە کە من پرسیارم کردو پێم سیر وە یەکسەر و توێتی ئەگەر قەڵەوە دەبێت کەشی خۆی داگرێت کاکڕێبینگە خاستن ئێستا بە تایبەتی لەم کاتێ قاع زۆر بۆ قاعی ریاضە مەلەوانگاکان زۆر بوونە لە سۆشیال میدیات ترینەرەکان ئەتوانن لە ماڵەوە بیکەی ئەو شتانە بۆیە کێش داگردن دەرەجەیەکە دەرەجە دووش دەست پێکەین بە عیلاجی ئەو عرازەی کە هەیەی ئەو نیشانانە مەسەرەن سووری مانگانەکە ڕێک نییە هەوڵەدەین ئەوەی بۆ ڕێکخین قژوەرینەکەی ئەوەی بۆ یارمەتیەدین زبکەکەی ئەو یارم هەر نیشانەیەک عیلاجەکەین بۆ ئەوەی زیاد نەکاو کەمتریش کاتەوە ئێوە پێی ڕاستە خۆ ینی عیلاجێک نادەن بۆ فرەکیسەکە دێن نیشانەکانی کەمەکە بەڵێ نیشانەکانی کەمەکەینەوە فرەکیسەیەکە کە دروست بوو یەک حاڵەتێکێک کە زۆر بوو ئەو کاتە پێشوو پارچەیەکیان لە هێلکەدان لابرد بەڵام ئێستا بە نازوور یاخود لاپرۆسکۆپ ئەچنە ژوورەوە داخیەکەن ئەو کیسانە ئەتەقێنن 4 بۆ 5 کوونەکەن لە هێلکەدانە بۆ ئەوەی جۆری ئەو یاخود ژمارەی ئەو کیسانە کەم کرێتەوە فرەکیسەکان کەمکەنەوە بەڵام عیلاجێک بە تەواوەتی ینی نەخۆشێتەوە دوای هەفتەی عفو دوای مانگی یاخود 2 مانگ سۆنەرەکاتەوە دکتۆرە من کیسەکەم هەرماوە فرەکیسەیەکە هەرماوە ئێمە پێڵین ئەوە اختیفا ناکە بەڵام نیشانەکان کەمەکەینەوە کاریگەرەکان کەمە زۆر باشە دکتۆرە پێم بڵێ وردەکیسی هێلکەدان کاریگەری هەیە لەسەر نەزۆکی بەڵێ ئەی چۆن دەرەجەیەک خۆی ئەوان نەزۆکیەکەیان تەسیرە بێ هەرچەند هەموو نەخۆشیێوانە بەڵام زیاتری نەخۆشەکان مشکلەکەیان نەزۆکیە بێ اینجا بۆ کە ئەم کیسانە دروستە بێ لەسەر هێلکەدان نایڵێ ئەو هێلکی کە ئێمە ئەمانەوێ بۆی ببێ بە سک نایڵێ دروست بێ یاخود کە دروستش بوو نایڵێ انطلاق بکە لە ناو جستەی ئافرەتە بۆ ئەوی تۆمی پیاو بیبینێتەوە بۆیە ئێمە کەم مشکلەمان ئێستا لە مۆزعەیە نەزۆکیەکەیە باشە دکتۆر ئێستا بابێنە سەر ئەوە ئەو خواردانە کامانن کە کاریگەریان لەسەر وردەکیسی هێلکەدان هەیە و ئەو خواردانەش کامانن کە وەکو چارەسەرێک یاخود وەکو شێوازێک بۆ ژیانێکی باشتر بەکاردێن بۆ ئەوانی کە فرەکیسی هێلکەدانیانێ بەڵێ ئەوەی کە تووشی فرەکیسەیت دەکە خواردنێک نییە تووشی فرەکیسەیت کە بەس ئەوەیە کە تۆ زۆر بخۆیت کێش زیاکە ئەوە هۆکارێکە بۆ توشبوون بە فرەکیسی یعنی ئەتوانین بڵێن ئەو خواردانەی کە کێش زیادەکەن چوریە کاریگەریان شەبێ بەسەر فرەکیسی هێلکەدانەوە چوریە شەکرا ئەوەی کە کێشت زیادەکە یاخود قەڵەوتە بابەتی فاست فود و ئەوانە بەڵێ ئەوانە دەرەجەیەک کە ئەوانەی زیاتر چوری شیانتیایە و لە هەمان وەختیشە کاربۆهایدرێتیان بەرزە لەبەرەوەی ئینسۆلین زیاکە پێوتری هایپەر ئینسۆلینیمیە ئەو کاتە تووشی فرەکیسەیەکە ئەگەری زۆرترە بێ باشە دکتۆریانی تۆ ئێستا خوارد کەسێک کە خانمێک دێتە لای تۆ فرەکیسی هێلکەدانی هەیە تۆ ئامۆژگاری ناکەی بۆی کە چ خواردنێک نەخوا نەخێر بەس پێڵێن کێش داگرە کێش داگرە یاخود پێڵێن چاوری کەمەوەکە شەکر بزات ئەوەی کە بلین دروست کراوە ئەوانە کەمەوەکە لە هەمان کاتە پێڵێن دایتەکەت یعنی خواردنەکەت هایپۆ کالۆرک بێ یعنی کالۆری کەم بێ باشە دکتۆرە ئەمە وێنەی کە دانراوە ئەمە سێرچێکی باشمان کردو ئەڵێ باشترین ئەو خواردانەی بۆ کەسێک کە فرەکیسی هێلکەدانی هەیە ئەمانن بزانام قسەی تۆ لەسەری چێ دکتۆرە بەڵێ ئێستا ئەم هەمووی کە دانراوە لەسەر شاشەکە گشتی هایپۆ کالۆرەکەن یعنی هەمویان کالۆریان کەمە مثلەن بڕۆکلی بینراش کەوا زۆربیان ئەنتی ئۆکسیدنتن ئەوەش نەک هەر بۆ فرەکیسەیی بۆ هەموو لەش
بۆ هەموو جەستە باشە اینجا ئەو شتانی کە ئەگەر لەسەر بڕۆکلی قسە بکەین دکتۆرە بڕۆکلی تەنها بۆ حاڵەتی ترش باش نییە بۆ هەموو شتێک بڕۆکلی ئەوەی کە لەخواوە هەموو جارڕین ئەوەی کە لەخواوە سەوزە بڕۆکلیە ئەڤۆکادۆی ئەوانە نسبەی ئەنتیۆکسیدنتیان زۆرە بۆ لەش بۆ چەوری و باشترینیشتش ئەوەی ئەگەربی ئەوانەی تریش ببینی زوو تێرتەکەن یعنی مەسەلەن گۆز ناوکی کولەکە ئەوە کە زووتر تێرتکە و کالۆریەکەشی کەمە تووشی کێش زیاد بوون یاخود قەڵەوی کەمترە بێ بۆیە هەموو جارەڵین ئەمانە هایپۆکالۆریکە زیاتر با خواردنەکان ئەو شتانی تیابێ زۆر باشە دکتۆر زەنجەفیلمان هەیە بەڵێ زەنجەفیل مەسەلەن نفسی هەمان شت ئەڵێن ئەنتیکۆکسیدنتە بەڵام لە وەختێکە ئێمە هەموو جار بە نەخۆش ئەڵێن نابێت تۆ مەسەلەن ئەوە تۆ خواردنەکەی خۆت زۆر ئاساییە بەڵام لە چی پێش ئەوە یاخود دوای ئەوە گڵاسێکی ئاسیل زەنجەفیل لەخوا وازانێ ئەوە ئیتر ئەیسووتێنێ چارەسەرێکی وانیە بەڵێ بەڵکو ئەسڵەن عەزێتی مەعیدە ئەیا و کێشەی تریشی بۆ دروستەکە کەواتە دکتۆرە ئەتوانین بڵێن شتێک نییە بە ناوی ئەوەی کە زەنجەفیل چارەسەری بارودۆخەکەکە بەڵام یارمەتێدا بۆ وەکتۆتە زووتر تێرەبی و قەڵەو نابی ئەوە زۆر ڕاستە اینجا هەنگوین مەسەلەن ئێمە خۆمان چونکە بە نەخۆشەڵین شەکری کەم کەرەوە ئەڵێن هەوڵ دەبی کە هەنگوین لە بەرەوەی تەندروستترە و سروشتیە مەسەن خەڵکی هەنگوینەکەی پێیان ناکرێ ئەچەی کا بە دۆشا وازانێک مۆزوعەکە لە تامایە وانییە خۆی ئێمە لە بەرەوەی حەز ناکەین شەکر بخوا بۆیە پێڵێن مەسەلە چایەکە بە هەنگوین هەبێ کەواتە لەم حاڵەتەکەی خراپتر کردووە نەک باش بەڵێ چۆن هەبوو وتێتی من بەس بە هەنگوین چاکە بم کەواتە با بیکەم بە دۆشا وازانێک کە لە بەرەوەی هەردووکیان شیرینن ئەتوانە عیلاجی فرەکیسەیەکە بکە وەکو هین یعنی وەکو علم ئەو شتێنیە بەڵام لە هەموو شوێنێکان نووسراوە هایپۆکالۆریک دایەت دەبێت ڕێجیمەکەت کالۆری کەم بێ خواردنەکەت کالۆری کەم بێ بۆ ئەوەی کێش زووتر داگری وەکەوەی کێشت زووتر داگرت ئەگەری کەمترە بێ بۆ فرەکیسەیی و ئەگەریش هەت بێ عیلاجەکە ئاسانترە بێ شتێتریش هەیە کاکرە بینگیان ئەمانەی کە ئاوها سروشتیە بن کە ئەی خۆی ئینسۆلین زۆر ئیفراز ناکرێت کە ئینسۆلین زۆر دەرنەچوو مقاومەت ئینسۆلین کەمترە بێ توشبوون بە ئەگەری توشبوون بە جۆری دوی نەخۆشی شەکرە کەمترە بێ ئەوە هەمووی یارمەتی دەرە بۆ ئەوەی نەخۆشەکە لە فرەکیسەی زووتر نەجاتی بێ دکتۆرە سرکەی سێومانەیە بەڕاستی سرکەی سێو ماوەیەکە بۆتە بابەتێکی با و خەڵک بۆ خەڵاوی ئەیخوا بۆ چۆری سوراندن ئەیخوا پێم بڵێ ئەم سرکەی سێوە کاریگەری چیە لەسەر ئەمە بێ بە شەرتێ بێ ئۆرگانیک بێ یعنی طبیعی دروست کرابێ شتی موادی ئەستناعی و حافیزەی تیانە بێ ئەوە بۆ هەموو جەستە باشە لە هەمان وەختا سرکەی سێو بینراوە ئەگەر بکرێتە سەر سەڵاتە ئەوە وەکو ئەنتیۆکسیدنت ئیشەکە یاخود زووتر تێرتەکە یاخود نایڵێ بچی خواردنێکی زیاتر بخۆی بەڵام من پێت بڵێم سرکەی سێو فرەکیسەیی لابە شتی وانە نەک هەر سرکەی سێو هەر خواردنێکی کە نییە فرەکیسەیی لابە زۆر باشە دکتۆرە ئەو بابەتی سرکەی سێو بۆ بابەتی چەوری سوتاندن و ئەو شتانەش باشە وڵاهی ئەبحاس هەیە دروست بە بەڵام وەکو کتێب بڵێن نووسراوەتەوە نەخێر زۆر باشە دکتۆرە بابەتی فرەکیسی هێلکەدان بابەتێکی چۆنڵە کاتیە یاخود نەخۆشیێکی درێژخایانە درێژخایانە بەداخەوە و کاریگەرەکانی لەم وەختەیانە یعنی ئەگە لە 20 ساڵانە تووشی فرەکیسەیی هات ئەگەری توشبوونی بۆ بەعزێ شتێک لە دوا ڕۆژە لە 40-50 ساڵی زیاترە وەکو جۆری دوی نەخۆشی شەکرە نەخۆشی زەخت کۆلسترۆل بەرزەوە بێ هەتاکو بینرا تا حدێک دیواری ڕەحم ئەستورەکە ئەوە بۆ دوا ڕۆژ معڕزێکە بۆ شێرپەنجەی دیواری ڕەحم فئەمە هەمووی بۆیە ئێمە دایم ئەڵێن لە کاتی ئەوەی کە فرەکیسەیی دروست بوو هەوڵە دەین کاریگەرەکانی کەمەوەکەین بۆ ئەوەی لە دوا ڕۆژیشە کاریگەری تە دروست نەبێ زۆر باشە دکتۆرە چارەسەرەکان بە شێژی گشتی لەلایەن ئێوە پزیشکەوت چییە سەبارەت بە فرەکیسی هێلکەدان یەکەم شت کە نەخۆشەکە یارمەتیمان بە بۆ کێش دابەزین دووەم شت عیلاجات هەیە یاخود دەرمان هەیە بۆ مۆزوعی تەنظیمی سووری مانگانە بۆ ئەوەی مەسەن کە زبکەیە کرێمات هەیە یاخود ئەی بۆ ئەنێرین بۆ لای دکتۆرێکی پێست ئەویش یارمەتیدا بۆ مۆزوعی زبکە و مۆزوعی قژ هەڵوەرین و موزیات بوون ئەمانە هەمووی وەکو تیمێک ئیشەکرێبێنی دکتۆری ئافرەتانەکەش و دکتۆری پێستەکە و ئەگەر خوانەکەران تووشی مەسەلەن زەخت بوو یاخود شەکرە بوو یاخود شێرپەنجە ئەو کاتێ وەکو تیمێک عیلاجی ئەو نەخۆشی ئەکرێ اینجا کەش لەگەڵ ئەوەیە ئەگەر زۆر بوو فرەکیسەیەکە و بینرا کەوا هیچ عیلاجێک تەسیری لێ ناکە ئەو کاتە ئەتوانین نازوری بۆ بکەم نازوڕەکەش سەر هێلکەدانەکە وەکو پێشترش ئاژەمان پێوە کرد ئەو کیسانە با بڵین داخیەکەین یاخود کونیەکەین بۆ ئەوی زیاتر نەکە زۆر باشە دیکتۆرە جان سپاس بۆ سپاس بۆ ئامۆژگارەکانت سپاس بۆ ڕێنمایەکانت بە هیوام ئێوەش هەمیشە سەلامەت بن
و بە دوور بوون لەو جۆرە نەخۆشیانە و یەک ئاماژەیەکی تر هەیە میشە دکتۆرەکانش ئاماژەی پێکەن تکایە هەر کاتێک هەستان بە هەرێک لەو نیشانە نەکرد نیشانەکانی وردەکیسی سەرێرکەدان بە زووترین کە سەردانی پزیشکی پسپۆرت بکەن چکە باسی کرد دکتۆرە کە کاریگەریەکانی چیە لەسەر جەستا لەسەر بابەتی نەزۆکی قژەڵوەرین زیادبوونی مووی لەش بە هیوام هەموو لایەکتان سەلامەت بن تا بەرنامەیەکی تر بەرنامەیەکی تری ساڕژ بەخواتان لەسەر خواتان لەگەڵ.